بەناوی خوای گەورە سەڵاتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست وەزارەتی سامانە سروشتەکانی حکوومەت هێرێمی کوردستان لە ڕوونکردنەوەیەکدا وەڵامی وەزیری نەوتی عێراق دراتەوە باز لەوە دەکات کە داواکاری بۆ ڕادستکردنی نەوتێرم داواکاریی نادەستوریە بەڵام لەگەڵەوەشدا ئامادەن داهاتی 250,000 بەرمیل نەوت تەسلیم بکەن. لەلایەکی دیکەوە ئەندامانی هاوپەیمانی هیوای کوردستانی لە لیژنەی دارایی پەرلەمانی عێراق جارێکی دیکە داوا لە حکوومەت هێرێمی کوردستان دەکەن نیازپاکی پیشانداوە نەوت تەسلیم کا بۆەوەی کە گفتوگۆکانی بودجە سەرکەوتوو بێت. لە بەرنامی ئەمڕۆ لەگەڵ هێرێک لە بەڕێزان مامۆستا سەلیم شوشکەوی سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی و هەروە دکتۆرە باهەر محمود ئەندامی پەرلەمانی عێراق باز لە دوا پێشاتەکان سەبارەت بە پشتی هەرێم دەکەین و قسە لەسەرەوە دەکەین بۆچی هەرێم ئامادەیە داهات تەسلیم کە بەڵام ئامادەنیە نەوتەکەی تەسلیم کە بۆچی لەم کاتە هەستیاردا هیچ وەفدێکی هەرێم لە بەغداد نییە و ئەگەر هەرێم نەوت تەسلیم نەکا چ قەیرانێک لە هەرێمی کوردستان ڕوودەدات. سامانە سروشتیەکانی حکوومەتی هەرێم وەڵامی لێدوانەکانی وەزیری نەوتی عێراقی دایەوە لەگەڵەوەشدا دانی بەوە دانا کە ئامادە نییە نەوت ڕادستی بەغدا بکە. علاقتنا داخلية مشكلتنا داخلية. سەرەتای ئەم هەفتەیە ئێحسان عەبدولجەبار وەزیری نەوتی عێراق لە میانی چاوپێکەوتنێکی تەلەڤیزیۆنیدا ڕایگەیاند ڕێک نەکەوتن لەسەر دۆسەی نەوت لە سەدا هەشتای بەرپرسیارەتەکەی دەکەوێتە ئەستۆی هەرێمی کوردستان و هەرێم پابەندی کەمکردنەوەی هەناردەکردنی نەوت نەبووە. ئەوەش بووەتە مای ئیحراجیەک بۆ ئەوان لە بەردەم ڕێکخراوی ئۆپێکدا. وەزیری نەوتی عێراق ئاماژەی بەوەشدا بوو تێچووی بەرهەمێنانی 1 بەرمیل نەوت لە هەرێمی کوردستان دەگاتە $20 کە ئەوە ناچێتە خزمەتی بەرژەوەندی گشتیەوە. لە بەرامبەردا وەزارەتی سامانە سروشتیەکان ڕوونکردنەوەیەکی بڵاو کردەوە و تێیدا وەڵامی لێدوانەکانی وەزارەتی نەوتی عێراقی دایەوە. با پێی ڕاگەیەندراوەکە حکوومەتی هەرێم تەنیا ئامادەیە داهاتی نەوت ڕادەستی حکوومەتی عێراق کات و داوای تەواوی شایستە داراییەکان دەکات. ئەوەش پێچەوانەی ئەو دەنگۆیانەیە کە میدیاکانی دەسەڵات باسی دەکەن کە گوایە هەرێم و بەغدا گەیشتونەتە ڕێکەوتنی کۆتایی. وەزارەتی سامانە سروشتیەکان ڕایگەاندووە بە پێی دەستور هەرێمی کوردستان مافی دەرهێنان و فرۆشتنی نەوتی هەیە بۆیە داوای ڕادەستکردنی دۆسەی نەوتی هەرێم لەلایەن عێراقەوە داوایەکی نادەستوریە. لەگەڵەوەشدا وەزارەتی سامانە سروشتیەکان ئامادەی خۆی بۆ ڕادەستکردنی داهاتی 250,000 بەرمیل نەوتی ڕۆژانە دەربڕیوە لە بەرامبەر دابینکردنی ماف و شایستە داراییەکانی هەرێم. لێدوانی وەزارەتی سامانە سروشتیەکان لەبارەی تەسلیمکردنی داهاتی نەوت دوایەوە دێت پێشتر قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەت لەم بارەیەوە ڕایگەیاندبوو ئامادە نەوت تەسلیم بکەن کەچی لە ڕاگەاندراوەکەی وەزارەتی سامانە سروشتیەکان بەڕوونی ئەوە هاتووە کە هەرێم ئامادەیە تەنیا داهاتی نەوت ڕادەست بکات نەک خودی نەوت. ئەوەش بەو واتایە دێت حکوومەتی هەرێم دەیەوێت خۆی نەوت بفرۆشێت و هاوشێوەی ساڵانی ڕابردوو مامەڵە لەگەڵ بەغدا بکە. ئەمەش لەلایەن لایەنە شیعەکانەوە ڕەت کراوەتەوە و ڕێگە نادەن لە پرۆژە یاسای بودجەدا جێگەی بکرێتەوە. هاوپەیمانی هیوای کوردستانی لەلایەکی دیکەوە سێ نوێنەرەکەی هاوپەیمانی هیوای کوردستانی لە لیژنەی دارایی ئەنجومەنی نوێنەرانی عێراق جارێکی دیکە داوا دەکەن حکوومەتی هەرێم نەوت ڕادەستی کۆمپانیای سۆمۆ بە گوێرەی ڕێکەوتنی پێشووتری حکوومەتی هەرێم لەگەڵ بەغدا بکات. لە ڕاگەیەندراوێکدا ئەحمەدی حاجی ڕەشید و هۆشیار عەبدوڵڵا و جەمال کۆچەر ئەندامی لیژنەی دارایی باز لەوە دەکەن دوا بە دوای ئاشکرابوونی داتاکانی ناو راپۆرتی کۆمپانیای دیلۆیت ئێستا لای خەڵکی کوردستان ڕوون و ئاشکرایە کە نەوتی هەرێم هەرزان فرۆش دەکرێت و لە ئایندەشدا دەبێتە کێشەی گەورەتر بۆ هەرێم و خەڵکەکەی. لە درێژەی ڕاگەندراوەکەی ئەندامانی هاوپەیمانی هیوا لە لیژنەی دارایی ڕەخنە لە ڕوونکردنەوەکەی وەزارەتی سامانە سروشتیەکانی هەرێم دەگرن و ئاماژە بەوە دەکەن داواکارن حکوومەتی هەرێم خۆی لە لێدوان و ڕوونکردنەوەی نابەرپرسیارانە دوور بگرێ وەک دوا ڕوونکردنەوەی وەزارەتی سامانە سروشتیەکان کە خزمەت بە گفتوگۆکانی ناو لیژنەی دارایی و کۆی گفتوگۆکانی ڕێکەوتنی نێوان هەردوو حکوومەت ناکات. بە پێی دوایین راپۆرتی کۆمپانیای دیلۆیت حکوومەتی هەرێمی کوردستان لە 9 مانگی ساڵی 2020 لە فرۆشتنی 450,000 بەرمیل نەوتی ڕۆژانە کەمتر لە $1 ملیار بۆ ماوەتەوە. ئەمە لە کاتێکدا ئەگەر حکوومەتی هەرێم لە ساڵی ڕابردوو 250,000 بەرمیل نەوتی ڕادەستی عێراق کردبە 9 هێندەی ئەو پارەی دەست دەکەوت.
جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز سوپاس بۆ میوانەکانمان بەخێر بێن سوپاس بۆ ئامادەبوونتان دکتۆرە بەهارێک لە بەڕێستانەوە دەست پێ بکەین لە این زانیاری لەبارەی پشکی هەرێمەوە چی هەواڵی دڵخۆشکەر هەیە لە پرۆژە یاسای بودجە بەڵێ بە ناوی خوای گەورە سڵاو لە جەنابتان سڵاو لە بینەرانی کەناڵەکەتان و سڵاو ڕێزی زۆرم بۆ هاوکار و برای بەڕێزم مامۆستا سەلیم لە ڕاستیە ئەو هەواڵانی کە هەیە ئەوەیە کە ئێمە بزانین بۆچوونی شیعەکان چییە لەسەر ئەو پرۆژە یاسای موازنە 2021 چونکە ئێمە هەموو فراکسیۆنە کوردیەکان کۆکین لەسەر ئەوەی کە لە ناو پرۆژەکەدا هاتووە لەلایەن حکوومەتەوە ئەگەر بۆمان بڕوات و دەنگی لەسەر بدرێ ئەوە شتێکی باشە چونکە باز لە تەسلیمکردنی 250,000 بەرمیل نەوت و باز لە تەصفیەی حساباتەکە لە بینی هەرێم و بەغدایە و باز لەوە کە موچەی فەرمانبەران بە دوور بگیرێ لە سراعاتی سیاسی و ئەمانە ئەگەرەوەمان بۆ بڕوا شتێکی زۆر باشە هەموو فراکسیۆنەکان بە پارتیشەوە متفقین لەسەر ئەوەی کە ئەگەر ئەوە بڕوا ئەوە شتێکی باشە بەڵام ئەوەی کە لی دڵنیاین ئەوەیە کە فراکسیۆنەکانی ناو زۆرینەی فراکسیۆنەکانی ناو پەرلەمان ڕێگە نادەن بەوەی کە ئەوە بڕوا دوو بۆچوون هەیە لەلایەن فراکسیۆنە شیعەکان بە زۆری کە ئەوان زۆرتر ڕێگرن لەوەی کە ئەوەی کە لە پرۆژەکەدا هاتووە بڕوا یەکێکیان جەماعەتی سائیرون و چەند فراکسیۆنێکی تر تەمسیلی ئەکەن باز لەوەکەن کە ئەبێ هین کە هەرێمی کوردستان هەموو مەلەفی نەوت تەسلیمی بەغدا بکە هەموو بەڵام لە بەرامبەردا بەغدا تەحملی هەموو تەکالیفی عەقدە نەوتیەکانەکات بۆ عەقدانی کە لەگەڵ تورکیاشۆ کراوە و تەحملی هەموو تەکالیفی کۆمپانیەکانەکات کە تێچووی نەوت دەکا و هەروەها بەشە بودجەی هەرێمی کوردستان وەکو ساڵانی 2011 و 2012 لە ساڵ 12.67 دەنێرێ بۆ وەلە 12.67 نییە چکە وەزارەتی تەخطیتی بەغا بۆ خۆی وتوێتی هەرێمی کوردستان لە سا 13 پۆینت شتێکە ئێمە هەوڵی ئەوەش دەدەین ئەگەر ئەمە چەسپا ئەو لە سا 12.67 زیاد بکرێ لایەنێکی تری شیعەکان کە بە زۆرتر دەوڵەتی قانون و ئەوانە سەرپەرشتی دەکەن ئەوان پێیان وایە کە یعنی وایان پێ باشە کە مادەی حەوت لە یاسای پڕکردنەوەی کورتهێنانی دارایی کە چەند مانگێ لەمەوە پێش دەرچوو لە مانگی 11 دەرچوو ئەوە نقل بکرێ بۆ نقل بکرێ بۆ پرۆژە یاسای بودجە بە ئیستیسنای ئەوەی کە کەلیمەی ئەقیام دەربهێنرێ یعنی ئەوان دەڵێن لە پرۆژە لە یاساکەی تەمویلی عەجزی مالیە باسی لەوە کرد کە قیمەتی نەوتەکە تەسلیم بکرێ بەڵام ئەمان ئەڵێن ئەبێ قیمەتەکە دەربهێنرێ بکرێ بە نەوتەکە خۆی یعنی ئەم دوو ئیتیجاهە هەیە لە ناو شیعەکانە بەبێ تەسلیمکردنی نەوت بەبێ نەک داهاتەکەنی و تیز بڕە پارەیەک دەنێرن ئێستا کورت و کۆتایی لە بەغدا ئیتیفاق هەیە لەسەر ئەوەی کە بەبێ تەسلیمکردنی نەوت هیچ بڕەداهاتێک بۆ هەرێمی کوردستان نانێردرێ هەرێمی کوردستان دەڵێ خۆ ئێمە مەقاسەمان کردووە پار و پێرار و ئەوانە مەقاسەمان کردووە چونکە ئێمە حەقی خۆمان 300 ئەوەندە ملیار و 400 ئەوەندە ملیار نییە کە بۆمان دەنێرن لە بەرامبەر ئەوەی کە نەمان ناردووە بە مەقاسە لێتان داشکارین ئەم قسەی حکوومەتی هەرێمی کوردستانیش ڕاستە بەڵام ئێستا بەغداد دەڵێ مەقاسە نەما مەقاسە نییە یعنی تۆ نەود نەنێری و من لە بەشەکەت داشکێنم نەود هەیە بودجە هەیە نەود نییە بودجە نییە سپاس دەکەم مامۆستا جەنابیشت بەخێر بیت سپاس دەکەین سپاسی ئامادەبوون دەکەین سەبارەت بە هاوپەیمانی هیوای کوردستانی ئێستا هیچ بەدیلێکتان هەیە بۆ مەسەلەی موچە بۆی ئەگەر هەرێمیش نەود نەنێرێ چارەسەرێک بدۆزرێتەوە چونکە ئێستا دوێنێ وەزارەتی سامەسوێن ڕوونەوەی داوە ئەوان دەڵێن ئامادەن داهاتینەوە عێراق داوای ئێستا وەکو هەندێک لایەنیش داوای هەموو نەوتەکەش دەکەن بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاو و ڕێزم بۆ بەڕێستان و بۆ هەموو بینەرانی کەناڵی ئاسمانی پێیا وەکو خوشکی بەڕێزم دکتۆرە بەهار ئیشارەی پێدا کە ئەو بابەتە بابەتێکی یاساییە و بەرپرسی یەکەم لەو مەلەفە حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەندیە ئێمە وەکو هاوپەیمانی هیوا تازە ئەو هاوپەیمانێ دروست بووە و پێشتریش وەکو گروپی 15 پێکەوە کارمان کردووە یعنی تەقدیمکردنی بەدیلێک بۆ ئەو بابەتە ئاسان نییە چونکن لە ئێستادا بابەتی ڕادەستکردنی نەوت مەرجی ئەوەل و ئەخیری شیعەکانە
جاران تەنها ڕازی بوون کە 150,000 بۆ 250,000 بەرمیل ڕۆژانە ڕادەست بکرێ ئێستا ئامادەن و وای اتفاقیان کردووە و ئیجماعێکی شیعی و سنی دروست بۆ لەسەرەوە تێک ڕای مەلەفی نەوتیان مەطلوبە بۆی ئەگەر نەشتوانن ئەوە بکەن بتوانن بەشێکی باش لەو قۆناغەدا لە نەوتی هەرێمی کوردستان بەدەست بێنن. باش دوو جار ئێمە لەگەڵ فراکسیۆنەکان دانیشتوین لەگە فراکسیۆنی یەکێتی و فراکسیۆنی پارتی کە بۆ پیرۆزبایی دروستبوونی هاوپەیمانی هیوا هاتبوون ئەو بابەتیان کردبوو هاوپەیمانی وەکو هاوپەیمانی هێوا هاتبوون بۆ پیرۆزبایی دروستبوونی ئەو هاوپەیمانیە کە ببێتە هێز و زێک بۆ داخوازیەکانی گەلی کورد کە ئێمە لەسەر ئەو بنەمایە دامەزراوین ئێمە داوامان لێ کردوون کە بابەتی مەلەفی نەوت لای ئێوەیە یعنی خۆشتان دەزانن شیعەکان هەموو پێکەوەوە عەرەب بەگشتی داوای تێکڕای مەلەفی نەوت دەکا فەرمونون با پێکەوە پلانێکی هاوبەشمان هەبێ ئێمە وەکو خۆمان وەکو هاوپەیمانی هیوا هێڵی سوورە لامان بابەتی موچەی فەرمانبەران مەبدەئێکە لا ئێمە پێمان قبوڵ نییە کە تێکەڵ بە ململانەی سیاسی بکرێ و پێشمان وایە و پێچەوانی لەگەڵ مادەی 14 دەستوری عێراق کە عێراقیەکان هەمویان بە هەموو ڕەنگە جیاوازەکانەوە لە بەرامبەر یاسادا لە بەرامبەر حقوق و واجباتدا یەک مستەوان و هەمویان لێک ئازدان ئەوانەی کە ئێستا بەرامبەر بە فەرمانبەرانی هەرێمی کوردستان دەکرێت لەبەرەوەی دوو هێزی سیاسی ئامادەنین مەلەفی نەوت لەگەڵ بەغدادا یەکلاکەنەوە و ئامادەنین یاسای نەوت و غاز تێپەڕێنن بۆی بە یەکجاریە و بابەتە کۆتایی پێبێ چێ بۆتە زەحیە فەرمانبەران بوونە زەحیە ئامانجی ئێمە ئەوەیە هەموو جهودێک سەرف بکەین هەموو قوتێک بخەینەگەر بۆ ئەوەی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بێ سپاس دەوڵەکەی کە بەدیلیشتان هەیە بەس ئاشکرای ناکەنەوە هاوپەیمانی هیوایە خۆتان بدیلێک بۆ موچە دائیمان ینی پلان و ئەیوبی هەیە کاتێک کە تۆ لە شتێکە مەسەلەن سەرکەوتو ناوی هەوڵ دەدەیت کە پلانەکەی دیکە جێبەجێ بکەیت پێم وایە لە ئێستا شیعەکان داوای شتێک دەکەن ئەوەمان هێناوە لەناو خۆماندا باسمان کردووە لەناو خۆشماندا وەکو گروپی ئەو هاوپەیمانی هیوە باسمان کردووە کە دڵنیاین لەوەی ئەوەی ئێستا بەو شێوەیە لە موازنەدا هەیە ناڕوە یعنی کە دەزانین ناڕوە پێویستە چ بکەین بەدیل بخەینە بەردەست بەدیلەکە چییە؟ بەدیلەکە زیاتر پەیوەستە بە حکومەتی هەرێمی کوردستانەوە حکومەتی هەرێم یان دەبێت مەلەفی نەوت بە تەواوەتی ڕادەستی بەغدا بکە یاخود دەبێت نرخی نەوت بداتە بەغدا ئێمە پرسیارمان کردووە ئەگەر ڕاستە جێگیری سەرۆکی حکومەت هاتوتە بەغدا و باسیەوەی کردو ئێمە ڕێککەوتنمان کردووە لەگەڵ بەغدا ئەگەر ڕێککەوتنیان کردووە فەرموو لەکوێی موازنەدا ڕێککەوتنەکەی ئەوان لەگەڵ چێ ڕێککەوتووە چونکن بە دەرەجەیەک کاتێک کە هاتوتە ناو پەرلەمان تەنها باسیەوەی کردووە کۆمەڵێک شتی عام باس کراوە لە نەتیجەدا ڕێککەوتنی هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا بە فلتەری پەرلەماندا تێدەپەڕێ بۆیە ئەگەر لە پەرلەمان دەنگ نهێنێ هەزار ڕێککەوتن و گفتوگۆش بکار ینی ناچێتە سەر باش بەس ئێستا چیان کردوێ سەیج وەفدێک لە بەغدایە بۆ مەسەلەی موچە بۆی لەناو پەرلەمانە لۆبی دروست بکرێ کاریگەری دروست ئەو وەفدانەی ئێستا ئەو وەفدانەی ئێستا دەستنە بەغدا کەس بۆ موچەی فەرمانبەران نەچوە بۆ معلومات وەست وەفدی پارتی ویکێتیە هیچیان بەڵێ بۆی نەچوونە بەغدا بۆ خۆشیان نایشارنەوە بۆچی چوون بۆ بابەتی هەڵبژاردن و دروستکردنی کۆمەڵێک عیلاقاتی سیاسی حیزبی و تەوسیعکردنی ئەو بابەتانە چوون ئەوەی کە لای ئێمە گرنگەوەکو ئەو هاوپەیمانی کە تازە دروست بووین بتوانین شتێک بکەین ئەوەی لە توانای ئێمەدایە چونکە بە نەتیجە چێ بابەتی نەوت لای چێە مەسەید ئێمە دەڵێن ئەوە هەڵوێستی ئێمەیە پێویستە موچەی فەرمانبەران تێکەڵ بۆ بابەتە نەکرێ حکومەتی هەرێمی کوردستان حکومەتی ناوەندی هەمویان لە ئاست ئەو بەرپرسیاری تێدا بن بەس لە نەتیجەدا ئەوە پەیوەستە بە ڕادەستکردنی نەوت یعنی شەرتێکە و مەرجێکە دانراوە و بە قەناعەتی من شیعەکان ئەقسایان داوا کردووە بۆی وەسەتیان دەستکەوێ ئەگەر هەموو مەلەفی نەوتیش نەبێ بەڵام ئەو ئەقیامەی کە داوای دەکەن بە سعری سۆمۆ نەک بە سعری ڕۆژنەفت کە لە سەتا وابزانم دەیە نۆیە کەمتر لە بازاری جیهان دەفرۆشێت $10 کەمتر بەو سعرەنە بە سعری سۆمۆ داوای ئەو ئەقیامە دەکەن هەرێمی کوردستان کە 480,000 بەرمیلە لە شوێنی دەڵێن 450,000 بەرمیل بە حیسابی خۆیان 170,000 بۆ ئیستیهلاکی داخلی دەڕوە 170,000 بۆ
بەرهێنان دەڕوەوانی کە بۆ شەریکات دەڕوە 30,000 بۆ ئیستیهلاکی داخلی دەڕوە فەرمو چەندی دەمێنێتەوە یعنی لە نتیجە تەماشا دەکەی 400 و 230,000 بەرمیلێک دەمێنێتەوە ئەوان 250,000 بەرمیل چۆن تەسلیم دەکەن بەڵام ئەوان بیانوشێن نەبرین کە دەڵێن ئەمە ئامادەی هەمونەوەتەکە بە قەرزەوە بە گرێبەستەوە بە هەموو شتێکەوە وەربگرن ئەوان دەڵێن چی فەرمو هەموو نەوت بە هەموو گرێبەست و قەرزەکانە وەربگرن بەڵام ئەوان دەڵێن باشە بەڵام داتای هەموو قەرزەکانمان دەوێت بۆچی قەرز کراوە لەکوێ قەرز کراوە لە چی سەرف کراوە یعنی ئەوەش بەڕاستی ئایا هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان دە شەفافە بتوانێت ئەو داهات و ئەو داتایانە هەم بەتەواوەتی ڕادستی حکوومەتی ناوەندیکە بەڵێ سپاس دەکەم پێ دوای شەفاف نییە ئەگە شەفاف بە ڕۆژمان بۆ ڕۆنە دەگەی سپاس دەکەم دکتۆرە سەبارەت بەوەی کە وەزارەتی سامانە سروشتەکانی هەرێم دەڵێ و داواکاری کە بەغداد تێتی بۆ ڕازکردنەوت نادەستوریە بەڵام ئێمە داهاتی 250,000 بەرمیل تەسلیم دەکەین پێ دوایە چۆن لێ خوێنیەوە ئەمە دەستوریەوەی ئەوان باسی دەکەن وامە کێشە بۆ گفتوگۆش دروست ناکە لەم کاتێ بەڵێ دەستگرتن بەسەر مەلەفی نەوت و ناشەفافیەتی مەلەفی نەوت لە هەرێمی کوردستان هەر نادەستوریە تەسلیمکردنیشی بە بەغدا بە شێوەیەکی تەواوەتی بێ ئەوەی کە هەرێمی کوردستان هیچ بەشدار بێ لە بەڕێوەبردننیا هەر نادەستوریە چونکە مادەی 111 دەستور ئەڵێ نەوت و غازی هەرێمی کوردستان مڵکی هەموو شعبی نەوت و غازی عێراق مڵکی هەموو شعبی عێراقا بۆیە ئەوەی کە لە هەرێمی کوردستانە هاوڵاتێکی بەسڕەش بەشی تیا هەیە و ئەوەی کە لە بەسڕەشە هاوڵاتێکی هەرێمی کوردستانیش بەشی تیا هەیە و مادەی 112 دێ ئەم تەفاسیلە وردەکاتەوە ئەڵێ بە هاوبەشی بەڕێوە دەبرێت ئەڵێ مەلەفی نەوت بە بەڕێوەبردنەکەی بە هاوبەشیە بێ واتە ئەبێ هەرێمی کوردستانیش بەشدار بێ لە بەڕێوەبردننی مەلەفی نەوت تا من پێم وایە ئەو داواکاری عێراق کە وەکو مامۆستا سەلیمی ئیشارەتی پێدا داوای ئەوەیان کردو بۆی حەدی ناوەڕاستیان دەستکەوێ یعنی ئەوانیش دەزانن کە ئەمە شتێکی دەستوری نییە بەڵام لە ئێستا بە 250,000 ڕازی نابنەوە و پێم وایە وەزارەتی سامانە سروشتیەکان و توێتی قیمەتی نەوتیش تەسلیمەکەینەوە بەڵێ داهاتی نەوت ئەوانیش بەوە ڕازی نابن و من وەکو ئەوەی کە لە بەیاننامەکەی وەکۆی کە لە بەیاننامەکەی هاوڕێیانی ئێمە لە لیژنەی دارایی کە بە ناوی هاوپەیمانی هیواوە دەریان کردووە من لێرە ئەوە دووپاتەکەمەوانێ کە هەرێمی کوردستان ئەگەر ئێمە هەمومان پێمان خۆشە حکوومەتی هەرێمی کوردستان بەدیلێکی هەبێ بەدیلی ئەوەی کە بودجە لە بەغا وەرگێ هەموو 30 ڕۆژجارێ بتوانێ موچەی تەواو بە بە فەرمانبەران ئەو کاتە چی بە بەغاڵێ چی بە عێراقڵێ با پێی بڵێ بەڵام کە تۆ بەدیلێک یا پلانی بید نییە بۆ ئەوەی کە موچەی فەرمانبەران بدەی با دوورکەونەوە لەم لێدوانە کە خزمەت بە خەڵکی هەرێمی کوردستان و خزمەت بە ڕێکەوتن و خزمەت بە گفتوگۆ حیواری دەستوریانە ناکات یعنی بەڕاستی من تێناگەم یعنی حکوومەتی هەرێمی کوردستان کە بەدیلی نییە ئەم هەموو لە خۆبایی بوونە چییە ئەم هەموو بێمنەتیە چییە یعنی من پێم وایە من و جەنابەت بۆ نمونە ئەگەر بمانەوێت لەسەر شتێ مفاوەزات بکەین لە ناوەڕاستە بگەین بە یەک بەڵام من تەرەفی زەعیفیش بم تەرەفی زەعیف بەمعنای ئەوەی من هیچ بەدیلێکم نییە بۆ ئەوەی کە ئێستا هەرێمی حکوومەتی هەرێمی کوردستان بەدیلێکی تری نییە غەیری گەڕانەوە بۆ بەغدا نەبێ ئیتر ئەم لێدوانە بێسەرەوە بەرانە چییە یعنی بەڕاستی ئەمانە هیچ لە هەر لە بیدایەتەوە تعاملیان لەگەڵ حکوومەتی عێراق حکوومەتی فیدراڵ بەم جۆرە بووە یعنی مەسەلەن یەکێکی وەکو بەڕێز عادل عەبدولمەهدی لە هەموو مەحەطەکانە پشتی کوردی گر لە سەردەمی هیچ سەرۆگوەزیرانێکە ئەوەندەی سەردەمی بەڕێز عادل عەبدولمەهدی هاوکاری کورد نەکراوە ئەو کاتێک کە ویستیانی قالە بکرێ یەک موقفی کوردی نەبوو یەک موقفی حکوومەتی هەرێمی کوردستان نەبوو بەرامبەر بە عادل عەبدولمەهدی جارێکی تر هاتین لە مەسەلەی هەڵبژاردننی سەرۆگوەزیرانێکی نوێ هەرێمی کوردستان بە قیادەی پارتی طبعاً خۆی کرد بە بەشێک لەو ناکۆکیی کە لە ناوماڵی لەو پەردبوونی کە لە ناوماڵی شیعیە هەیە بەبێ هیچ سەبەبێک هاتن محەممەد تۆفیق عەلاویان خست يعني لبروي كرد دنجي بينا دا اگر كرد بچويا تجورو رنگا بابا تكبو شوين بوايا وببه هیچ تكيش بيجوازيه كي گرمي بيج وقتان لكاظمي كر يعني بيوي بزاني بو بيوي بزاني كاظمي چي بوكا يعني اما همو او سياسه هلانه بوكا حكومتي هرمي كردستان كزورتر بلن بارتي ملفي نو زورتر لجر دستي بارتي انا كان تريت رولك يعني الملفي نو تنا بارتي قفلك والله واقعك واقعك او
ئەوەیە کە مەلەفی نەوت لە لای پارتیە لە ناو پارتیشە لە لای سێ کەسە سێ کەسەکەی ترە و کەس زانێ هەموو خەڵکی هەرێمی کوردستان نەزانێت پێویست ناکە ناویان بڵێنم لە لای ئەو سێ کەسەیە و مەلەفی نەوت تەسلیمکردنی تەسلیم نەکردنی داهاتەکەی هەمووی بەدەست ئەوانە ئێستا ئێمە لە هینە هاوپەیمانی هیوا دانیشتوین چەنەها جار باسی ئەومان کردو وتمان ئێمە پلانی بیمان چی بێ کە اینە سەر ئەوەی بۆ نمونە ئێستا ئێمە بڕۆین لەگەڵ شیعەکانە دانیشین بڵێن هەموو مەلەفی نەوتتان نادەینێ 250,000 بەرمیل نەوتان نەدەینێ باشە ئەگەر ئەوان وتیان باشە ڕازین 250,000مان بنێ خۆ هاوپەیمانی هیوا دەسەڵاتی نییە 250 کەش تەسلیمکە بەنەتیجە لە دەسەڵاتی پارتیایە یعنی پارتی ئەبێ تەسلیمیکە بۆیە نابێ ئەوەندە بێ باک بێە ئەوە تا موچەی فەرمانبەران بداسی ڕۆژجارێک بە تەواوەتی یانی ژەوە تا بێت لەگەڵ بەغایە ڕێکەوێت و کۆتایی بەم شتە بێنە مامۆستا سەبارەت بە نیازپاکی پێ دوای دەبوو نیازپاکییان پیشاندا بێت نەوتیان بناردبایە بەوەی کە گفتوگوکانی بۆ جەشت سەرکەوتو بێ کە ڕەنگە 15 ڕۆژێکی تر بۆ دەنگدانیش ئامادە بێت نیازپاکی ئەو موازنەی کە ئێستا هەیە موازنەی 2021 یعنی بۆ 2021 ئێستا ئەمە خەریکە مانجێکی تێدەپەڕێ پێم وایە ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان مەبەستی بە نەوت ڕادەستکە دەبوایە لە مانجی لە یەکێکەوە نەوتی ڕادەست کردبە کە ئێستا ڕادستی نەکردو چۆن دەتوانێت مەسەلەن ڕۆژانە 250,000 بەرمیل قەرەبوو کاتەوە بۆ هەموو مانجێک 30 ڕۆژێنی پێی قەرەبوو نابێتەوە لێرەوە ڕیسالەیەکی زۆر وازیحە کە هەرێمی کوردستان نیەتی نیە نەوت ڕادەستکە بۆ ڕادستیشی ناکە و پێشی ناکرێ و دەمێنێتەوە سەر ئەقیام یعنی لە موازنەشدا باسی ئەقیام کراوە ئەقیام لە زمانی عەرەبیدا جەمعی قیمەتەواتە نرخەکەی پارەکەی بای چەندە ئەوەش ئایا ڕادست دەکە ئەگەر ڕادستی کرد بە ئەقیامەکە باشە چۆن دەتوانێت کە موچەی فەرمانبەرانی پێنادرێ لە مانجیەکەوە مەسەلەن بتوانێت هەموو ڕۆژێک پارەی 250,000 بەرمیل ڕادستی حکوومەتی ناوەندی بکە بۆیە لە ئێستادا ئەوانە ئیشارەی واضحن کە حکوومەتی هەرێمی کوردستان نیازپاکێکی پیشان نەداوە بۆی کە نە نەوت ڕادستکە نە سعری نەوتیش بدا بە بەغدا من پێم وایە هەر لە سەرەتاوە دائما حکوومەتی هەرێم وای لە 2003 وای بۆ چۆتە سەری حقەتەن یعنی پرزەی عێراق و کۆمەڵێک لەو کێشانەی تائیفی و مەزهەبی و شەڕی ناخۆوانە هەرێم دوور بوو لەوانە تەنها نەوتەکەی خۆشی دەفرۆشت و پارەکەی بەغداشی بۆ دەهات هەتا ئەو کاتەی حکوومەتی عێراق خۆی ڕێخستۆتەوە ئێستا گەشتۆتە ئەو قەناعەتەی ڕازینی بڵێ بەشەکەی خۆم بخۆم بەشەکەی توش دەخۆم گەشتۆتە ئەو قەناعەتەی کە ئەوەی دەکرێت دەبێت ئەو مادەی 111 112 دەستور وەکو خۆی جێبەجێ بکرێ من پێم وایە لە کۆتایی مادەی 112 دەڵێ وينظم ذلك بقانون ئەوە هەموو دێ بە یاسا ڕێکخرێ یاساکە یاسای نەوت و غازە بەڵام ئێمە تا ئێستا ئامادە نەبوونە یعنی لەبەر ئەوەی کە لەو ململانەیە ڕزگارمان بێ یاسای نەوت و غازیش تێپەڕێ یاسای نەوت و غاز ئەو بابەتی کۆتایی پێدێنێ لە هیچ شوێنێکی دنیادا بابەتی موچەی فەرمانبەران نەکراوە بە هەواڵ بە پەلە فلان وەزارەت فلان دائیرە فلان یەکە معاشی دابش دەکرێت معاش تێکە یعنی پێداویستێکی سەرەتایی مافێکی سەرەتایی پێویست بۆ ناکە هەموو جارێ خەڵک چاوی ببڕێتەوەی داخۆکەی معاش دێ و کەی نایە کەیک ئەو بابەتە لەگە بەغدا کۆتایی پێدێ ئەو کاتێک کە توانیمان ئێمە ئەوە بە یاسایەکی بنبڕ بە تەواوەتی کۆتایی پێبێنین ئەگەر ناخۆن ئەوە 2021 کردن 2022 بەزمە دێتەوە بەس بۆ ئەگەر نەوت کەمیش تەسلیم کەن مەجای گەندەڵی کە شەر نامێنێ گەندەڵی بکەن چونکە ئێستا سەرۆکی لیژنەی سامانە سروشتەکان پێی راپۆرتەکەی دیرۆت دەڵێ لە 9 مانگە 980 ملیۆن دۆلاریان بۆماتۆ 1 میلیاریش نییە ینی بەش 1 میلیار ئەگەر تەسلیمی عێراقیان کرد بێ ڕەنگە 7 میلیار 8 میلیار بەهات پێە بۆ خۆشیان داشتن حیزب ئیستیفادە ناکە ئێستا من دوو جار لەگەڵ سەرکردەکەم هەم وەفد بووم لەگەڵ وەفدی کوردستانی بۆ تەفاوز لە حکوومەتەکەی محەممەد علاوی هەم جارێکیش لەگەڵ عادل عەبدولمەهدی پێکەوە دانیشتنی وەکو سەرۆکی فراکسیۆنەکە عادل عەبدولمەهدی باسی ئەوەی کردی من تا ئێستا موچەی فەرمانبەرانم ناردووە بەڵام فشارێکی زۆرم لەسرە من کاتان لێ دەکەم ئەگەر 250,000 کەش نانێرن 150,000 بنێرن تاوەکو من بەردەوام بم پێتان خۆشە من نەمێنم یعنی پێتان وایە فشارم لەسەر نییە یەک لە سەرۆکی فراکسیۆنەکان گوتی ئێمە بەرگری لێ دەکەن تی بەرگرین گۆ بۆ من بەس قسە نییە بەرگری من بۆ ئەو نەوتەی ڕەدەستکەن
زادی قەت بدەیە عادل عەبدولمەهدی بۆ زەحیەی ئەو ململانەی مە لەگەڵ بەغدا بە تەکید یعنی یەکێک لەو شتانەی قووەتی وی کوشت لەناو شەقامی عەرەبی ئەوە بوو کە پارەکەی دەنارد و نەوتەکەش نەدەهات جگە لەوەش نەک حکومەتی هەرێم پشتیوانی نەکردنەوە مەسەلەن فراکسیۆنەکان پشتیوانیان نەکرد لە کاتێکدا کە عادل عەبدولمەهدی ئیقالەکرا مباشرەتەن بەبێ ئەوەی بۆی بگەڕێنەوە ڕاستەوخۆ بەبێ هیچ مقدمە پشتیوانی کازمیان کرد لە کاتێکدا داوایان لە ئێمە کرد ئێمەش بەیاننامەیەک بنووسی ئێمە داوامە کرد ئایا کازمی چمان بۆ دەکاتە ئێمە پشتیوانی بکەین یعنی نازانم هۆکارەکەی چ بوو جارێکی دیکە ئێمە لەگەڵ محەممەد عەلاوی دانیشتی محەممەد عەلاویان پشتگیریان نەکرد لە کاتێکدا باسیەوەی کرد دڵنیاتان دەکەم بە چ دەڵێن بۆتان واژوو دەکەم هیچ کاتێک موچەی فەرمانبەران تێکەڵ بە ململانەی سیاسی ناکەم گوتی بابەتی شایستەدارایەکانی جوتیاران بە حرامی دەزانم وەکو دین وەکو عەقیدەم ڕێم پێ نادا ئەو بکەمە فشارێک کاتێک کە کەسێک غەڵەتی کردو من هەڵبستم فشار لەسەر جوتیارانی عێراق دروستکەم فەرقی جوتیارێکی بەسڕا و هەرێمی کوردستان ناکەم لەگەڵ ئەو هەموو پایامە جوانەی کە هاتن کۆمەڵێک عیب و عاریان لێدیتەوە خستیان ینی نازانم هۆکار چ بوو بۆ ئەوانیان خست بۆ پشتیوانی ئەوانەوەگرنەوتەکە تەسلیم کەن بەشی گەندەڵێکە شەر نامێنێتەوە بۆ خۆیان بەشیەوە ناکەن ئەوانەی کە باسیەوەتە دەکەن کە لە ڕێی بەندەری جیهانەوە دەڕۆخۆی بەتان کردە ڕۆ هەر بۆ خۆیانە باشە بۆچی یعنی تەنها ڕادستکردنی نەوت چیە ڕادستکردنی نەوت بریتە لەوەی کە حکومەتی ناوەندی بە تەنسیق لەگەڵ هەرێمی کوردستان ئاگای لەو عەدادەیەکە چەند دەفرۆشترێ بە چەند دەفرۆشترێ لەکوێ دادەنرێت سپاس دەکەم دکتۆرە سەبارەت بەوەی کە هەرێم ئەگەر نەوت نەدا و لەناو خۆش موچەدا بەژنەکەی بەدیل چییە یاخود ئەو لێبڕینەی کە هەیە لە هیچ شوێنێک هەیە بەڕێزت دکتۆرا شتێ لاسە لە یاسەدا هەر جێگەی دەبێتەوە لێبڕینە نەوەڵی نە پاشەکەوت و نە لێبڕین و ئەم شتانە بیدعان یعنی بیدعان بەڕاستی بەس لە هەرێمی کوردستانە دروستیەکەن بۆ ئەوەی کە ئەوەی دایانەوە بۆیان بچێتە سەرجا لە هەمووی خۆشتر ئەوەیە کە خۆیان بە بڕیارێکی ئەنجومەنی وەزیران ئەم بابەتاکەن خۆی ئەمانە هەمووی ئەگەر تۆ لێبڕین هەر نییە لێبڕین و پاشەکەوت توشتیوە وەگوتم بیدعان بەس ئەگەر بتێ موچەی فەرمانبەرانیش کەم کەیتەوە ئەبێ بە یاسا بیکەیت چونکە تۆ بە یاسا موچە وەرەگرن ئەبێ بە یاسا کەمی کەیتەوانێ ئەمانیان بە ناوی لێبڕین و نەوەڵاوی هیچی یاسایی نییە و دەستوری نییە وەکو بەدیلیش وڵایە بێ بەدیل لە حکوومەتی هەرێمی کوردستان پرسی کە من پێم وایە هیچ بەدیلێکی نییە بەدیلەکەی تەنها ئەم لێبڕینەیە کە ئەیکات و ئەوەیە کە بە 6 ڕۆژ جارێ معاشەیە لە ڕاستیە ئەمە بەدیل نییە ئەمە چەسانەوەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانە و ئێمە وەکو هاوپەیمانی هیوایەکێک لە هەدەفەکانی دروستبوونمان بۆ ئەوەیە کە ئەو عیلاقەی کە لە نێوان حکوومەتی فیدراڵ و حکوومەتی هەرێمی کوردستانە هەیە تۆزێ بخەینەوە سەر سکەی یاسایی خۆی بەپێی ئەو شێوەی کە لە دەستورە هاتووە و بەدیلیش تەقدیمەکەین بەڵام بەدیلەکە لای ئێمە قورسە تۆزێ لەبەر ئەوەی کە وەگوتم جێبەجێکردنی بەدیلەکە لە دەسەڵاتی ئێمانێ چکە مەلەفی نەوت بە کولی لە لای پارتیا دەنگ و باسەوەی کە عێراق خۆی دەست بەسەر نەوتی هێرێمدا بگرێ ئەم زانیارە لەهەن لانەشەکان هەر ڕەشیان کردەبێ ئەزانی خۆی هەنێ کەس هەیە هەنێ پەرلەمانتار هەیە لە خۆیەوە قساکە یعنی لەگەڵ ڕێز و تەقدیری زۆرم بۆیان کاڵم لە خۆیەوە قساکە یعنی لەوانەیە قسەکە بکات لە شوێنێکا بە مەبەستی ئەوەی کە ئاوا بگەێنرێت و تەشویشێ دروست کات و ئەوانە ئەگەرنا لەسەر ئاستی ڕسمیە پێم وانییە یعنی شتێکی وا هەبێ بێن بە قووەت ئێستا بۆن کێشەی بۆ دروستکات لە ڕووی دەستوریەوە بۆنم لەگەڵ تورکیایە نازانم لەگەڵ کۆمپانیاکانە بە دڵنیایەوە ئەتوانێت چونکە عێراق دەوڵەتە خاوەنی سیادەیە و هەموو دەوڵەتانی دراوسێش تعامل وەکو دەوڵەت لەگەڵ عێراقاکەن لەگەڵ حکوومەتی عێراقیاکەن ئەتوانێت بەڵام تەسەور ناکەم شتێکی لەم جۆرە تا ئێستا لە نیەتە هەبێت بەڵام ئەگەر دوای ناوبڕەکە دەگەڵ وڵات سپاس دەکەم بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورتو دەگەڕێنە وڵاتە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام وشەفۆن ڕووناکی دەخاتە سەربواری تەکنەلۆژیای نوێن لەمڕۆ لە کاتی لە کارکەوتنی مۆبایلەکەت یان ئایپادەکەت پێویست ناکات دەست بەجێ هەوڵی گۆڕینی ئامێرەکەت بدەیت ئێستا وشەفۆن سەرجەم پارچە ڕەسەنەکانی مۆبایل و ئایپادی دابین کردووە بە نرخێکی سەرسوڕێنەر و پابندێکی بێهاوتای کوالێتی لەبیرت بێت مۆبایلەکەت بە شێوەیەکی دروست چاک بکەوە و لەگەڵ وشەفۆن نازنامەی متمانە بەدەست بهێنە سەرجەم پارچەکانی لە دەستی یەکی کۆمپانیا جیهانیەکان دەکرێت و بە شێوەیەکی سەلامەت دەگوازرێتەوە پێش ڕادەستکردنی با کڕیار سەرجەمیان پشکنینیان بۆ دەکرێت
دەکرێت بۆ دڵنیابوونەوە لە کارکردنیان. هەموو کارەکان شایانی سەرنجی تۆیە. وشەفۆن ڕێگا بۆ ئاستەنگەکانت دەکاتەوە. بۆیە وشەفۆن بکە بە هاوڕێی متمانە پێکراوی خۆت. وشەفۆن هێزی تەکنەلۆژیای نوێ. برنجی سروشتی شیمال لەسەر خواست و داوای زۆری هاوڵاتیانی خۆشەویست دوای گەڕان و هەوڵێکی زۆر لە باشترین کێڵگەکانی وڵاتی ئێران ئەم جارە برنجی سروشتی شیمال باشترین و خۆشترین برنجی دەنەکخڕی شەژمانگەی دەرەجەیەکی ئێرانی بۆ ئێوە هێناوتە کوردستان. ئەم برنجە دەنەکخڕا باشترین و بەتانترین برنجی گردەی کێڵگەکانی ئێرانە. ئێمە کێڵگە بە کێڵگە گەڕاوین بۆ ئەوی باشترین برنجی سروشتی و بەتام و خۆش بۆ ئێوە بدۆزینەوە. بە چاڵتوکی لە جوتیارەکانمان کڕی و خۆمان کڕەمان کردووە تاوەکو دڵنیا بینەوە لە پاکی و پوختی برنجەکەمان. ئەم برنجە پڕ ڤیتامین و کانزای سروشتیە بەبێ مادەی کیمیایی و پارێزەرە. لەگەڵ ئەم برنجە هیچ خەمی بەرزبوونەوەی شەکرە و کۆڵسترۆڵت نەبێت چونکە برنجێکی ئۆرگانیکە و پڕە لە مادە و کانزای سوود بەخش. هەروەها ئەگە تەنیا برنجی سروشتی شیمال بخۆی هیچ خەمت نەبێ قەڵەوت ناکە. تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە بۆیە برنجێک خۆن لە سەرچاوەکەی دڵنیا بن. بە باشترین کواڵەتی دەستمان پێکرد و وەک هەمیشە باشترین بەرهەم پێشکەش دەکەین. کارگەی هەڵاڵە بە ئەزمموی 12 ساڵی ڕابردوو لە دروستکردنی بوتڵی غازی ماڵان کە ئێستا لە تەواوی کوردستاندا بوونی هەیە بەردەوامە لە خزمەتکردن و ئێستا هاوشێوەی کارەکەمان تەنکی غازی LPG بە هەموو قەبارەکانیەوە بە باشترین کواڵەتی و ستانداردی ئەوروپی لە ژێر چاودێری کواڵەتی کۆنتترۆلی حکوومەتی هەرێم و کۆمپانیایەکی تایبەت بە چێککردنەوەی تانکەکان لە ڕووی کواڵەتی و دانانی ئەکسسواراتی ئیتاڵی بەردەوامە لە بەرهەمهێنان. ئێستا هاوڵاتیان و هاوردەکاران دەتوانن بێ دوودڵی تەمچی غازی هەڵاڵا بەکار بهێنن کە گرنتی 100% لەگەڵە بۆ ماوەی 10 ساڵ وەک هەمیشە لە هەرزانی نرخ و باشی کواڵەتیدا بێڕکابەرین. کۆمپانیای هەڵاڵا باشترین جۆر سەلامەتی هەمیشەیی. خۆشترین و باشترین جە بە ساڵ دەبژێرین سەرەتاش لە بەشداربووی دەستە چەپمانەوە دەست پێەکەین. پرسیاری یەکەممان دەڵێت کام لەم تامی جوبسانە خۆشترینە؟ سرکە، مریشک، ئیندۆمی، پەنیر؟ ئیندۆمی. وەڵامەکە زۆر ڕاستە. ئێستا دەچینە لای بەشداربووی دەستە ڕاست. پرسیاری دووەممان دەڵێت کام جۆری جبس منداڵە زیاتر ئارەزووی دەکەن؟ سەدڵ، کیسە، خێزانی هەمویان. بە دنیایەوە بووە. وەڵامەکە زۆر ڕاستە. ئازیزان و خۆشەویستان، بەشداربەکانمان خاڵەکانیان یەکسانن. کۆتا پرسیار ئاڕاستی هەردووکیان دەکەین. کامیان زووتر وەڵامیاندایە دەبێتە براوی پێشبڕکێکەمان. پرسیارەکەشمان دەڵێن هەموو ئەوانەی کە وتمان لە چ جبسێکدا هەیە؟ بۆسە ئەوانەی کە باسمان کرد بەس لە جبسی نینیایە. لە هیچ جبسێکی ترا نەخواردووە؟ ئەوە تا لەناو جانتاکەشمان پێما. حەزەکان خۆشتان تاقیکەنەوە دڵنیام هەڵبژارنە ڕاستەکە جبسی نینی. بێگومان وەڵامەکە زۆر ڕاستە. دڵنیا نینیە ئەو جبسەی وێنەی نییە کەرتامێکی بێخۆشە بۆ من بۆ ئەو بۆ تۆشە. ئادەی پێ بڵێن چییە؟ نینیە هەر نینیە. جبسی نینی تامێکی لە یاد نەکراوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز پێش ناوبڕەکە دکتۆر باسینەوەتان کرد عێراق مەسەلەن گفتی بۆ دروستکە وشتیت شتێک. بەڵێ جەنابە دوتت ئەگەر عێراق بێ خۆی دەست بەسەرنەوتی هەرێما بگرێ. والله با من یەک حقیقت بڵێم یعنی عێراقیش بە عادلانە و بە دەستوریانە تەعامل ناکە لەگەڵ مەسەلەی نەوتی هەرێمی کوردستانە. ئێستا نەزعەیەک ئەگەر برای بەڕێزم کاکسەلیمی شایەتی ئەوەم بۆ بدا نەزعەیەک دروست بووە لەناو لایەنە عەرەبی و بە تایبەتی شیعەکانە کە یعنی نەزعەیەکی دوژمنانە سەیری هەرێمی کوردستانەکەن پێیان ناخۆشەکە کە ئەو خەدەماتەی ئەو ئیعمارە ئەو ئاوەدان
بەرهەمکردنەوەیە کە لە هەرێمی کوردستانە هەیە لە شارەکانی ئەوانە نییە بەشێکی زۆری بەم شێوە بیرەکەنەوە لایەنەکەی تری ئەوەیە کە ئەوان ئەتوانن ئەو کەسانەی کە سەبەبن بۆ ئەوەی کە مەلەفی نەوت بەم شێوەیە لێبێت و ناشەفاف بێت و تەسلیم بە بەغا نەکرێ بابێن ئەوانە لە ڕووی دەستوریەوە ئەوانە محاکەمە بکەن بۆچی فەرمانبەرانی هەرێمی کوردستان معاقبەکەن یعنی ئەوان هەموو هەوڵیان لایەنە شیعیەکان کە دێتە سەر مەسەلەی ڕێکەوتن ئەوانە هەموو هەوڵیان بۆ ئەوەیە ئەو کەسانە ڕازی بکەن کە سەبەبن بۆ ئەوەی کە مەلەفی نەوتی هەرێمی کوردستان بەم جۆرەیە بەڵام کە دێتە سەر عقوبە چەند جار ئێمە پێمان وتون دەبێت دەسەڵاتداران سزا بدرن لە بری بڵێ ئەی فەرمانبەر لا تزر وازرة وزر أخرى يعني فەرمانبەر کە عقوبە وەرئەگرێ لە بەرامبەر ئەوەی کە نەوتی هەرێم تەسلیم نەکراوە ئایا هیچ تاوانێکی هەیە تاوانی نییە تۆ وەرە تاوانبارەکە عقوبە بدە ئەتوانێ هین حکوومەتی عێراقی حکوومەتی فیدراڵیە چەندین ڕێگەی دەستوری بەدەستەوەی کە بتوانێ نەیکردووە با پەنا بەرێتە بەر محکەمەی ئیتیحادی بە محکەمەی ئیتیحادی بڕیار بدا کە ئەوەی کە هەرێمی کوردستان دێکا نادەستوریە و لەسەر زەوئی ئەو حکومە شەکوا بەرزکاتەوانێ و ئەمانە بەڵام با موچەی فەرمانبەران بە دوور بێ لەم سێراعە سیاسیانە بەڕاستی حکوومەتی عێراقیش بەڕاستی و بە دەستوریانە تعاملی لەگەڵ ئەم بابەتە ئێرە نەکردو ئێستا بە ئێستاشی پێوە بێ هەوڵایە ئەو کەسانە ڕازیکا کە سەبەبن لە هین مەلەفی نەوتی هەرێمی کوردستان ئاوای لێ هاتووە. سوپاس دەکەم مامۆستا سەبارەت بە هاوپەیمانی هیوە ئێوە ڕخنەتانە بوو کە ئێستا وەفدێکی وەفدێکی هەرێم لە عێراق نییە خۆتان هیچ وەفتێکتان تەشکیل کردووە سەدانی لایەن عێراقیەکان بکەن بۆ پشکی بووجە بۆی کە موچەی فەرمانبەران چارەسەرێکی بۆ بدۆزرێتەوە وەکو هاوپەیمانی هیوای کوردستان. بەڵێ پێشەوەی تعلیقێکی بەسیتم هەبوو لەسەر ئەو بابەتەی منیش تەکید لەوە دەکەمەوە کە بابەتی موچەی فەرمانبەران حکوومەتی عێراقی زوڵمێکە بەرامبەر بە فەرمانبەرانی هەرێمی کوردستان دەیکا ئێمە ئەندامی ئێمە لە دانیشتەکان بەشدار بووە و ئەو پرسیارە ڕاستەوخۆ ئاراستەی خودی کازمی کراوە ئەگەر هات و پارێزگاری بەسڕە ئامادە نەبوو نەوت بدا بە حکوومەتی عێراقی ئێوە ئامادەن موچەی فەرمانبەرانی بەسڕا ببڕن یان خودی پارێزگاری بەسڕا معاقبە دەکەن یعنی لە کاتێکدا کە ناوچەکانی سونی لە ژێردەستی داعشدا بووە داعش لەوێ حکمی کردەوە بەڵام موچەی فەرمانبەرەکانیان نەبڕی و نردویانە لەوێ تەفزیع کراوە باشە ئێستا لە هەرێمی کوردستان کە موچەی فەرمانبەران دەبڕدرێ لەبەرەوەی لایەنێکی سیاسی ئیتفاق ناکا و ئیشکالێتیان لە بەیندا هەیە ینی شتێکی عادلانەیە زوڵمێکی زۆر گەورەیە حتا لە یەکێک لە دانیشتنەکان من لە یەکێک لە قیادەکانی شیعەمان پرسی گوتی وتمانەوەی ئێوە دەیکەن شتێکی زوڵمێکی زۆر گەورەیە فەرمانبەرانی هەرێمی کوردستان دەسەڵاتیان نییە خۆپیشاندانی دەکەن دەیان کوژن دەیان گرن بێسەر و شوێنیان دەکەن ئەوەی لە توانیاندا ئەوەیە فەرمونون ئێوە بۆچی وا دەکەن کە موچەی فەرمانبەران ببڕدرێ و خەڵک پەنا بۆ خۆپیشاندان برێ و ببێتە زەحیە ئێمە هیچمان پێ ناکرێت بەرامبەر بە حکوومەت هەرەوەیە کە خەڵکی خۆی دەبێت زەخت دروستکە یعنی ئەویش دەوێت خەڵکەکە بێتە زەحیە بۆی من پێم وایە ئەوە یەکێک لە مەبدەئەکانی هاوپەیمانی هیوا ئەوەیە یعنی ئەو پەیامە بەڕوونی بە شەقامی عەرەبیش بگەینین بە سەرکردەکانی شیعە و سونیش بگەینین کە فەرمانبەری عێراقی نابێتە قوربانی یعنی ئەوە هێڵی سوورە لای ئێمە وە قبوڵیشی ناکەین ئەوەی لە توانەمان دێت قبوڵی ناکەیەوە کە لە تااقەتی ئێمەدا هەیە بایکۆتی دانیشتن دەکەین دەنگمان بەرز دەکەینەوە ینی پەیام دەنێرین بۆ هەموو ئەو شتانەی کە دەتوانین کردو هاوپەیمانی هیوە بۆ مەسەلەی ئێمە وەرەخنە شێ لەسەرەوەی کە بڵێن بینی لایەنە کوردیەکانتان لە بەغداد تێکداوە نەخێر ئەوەش ئێمە لە پەیامی خۆماندا پەیامی دامەزراندنی هاوپەیمانی هیوا ئەومان ڕاگەیاندوە کە ئێمە لە دژی هیچ لایەنێک دروست نەبووین ئەو پەرتەوازەی کە لەناو ئەو لایەنانەی جگە لە پارتیوێکێتی بۆ خڕمان کردوونەوە پێکەوە خڕبووینەوە بووین بە هێزی سێهەم بووین بە هێزێکی باش لە بەغدا وەکو سێکوچکەیەک ئامادەین دیفاع لە هەرێمی کوردستان بکەین لە داخوازی شەرعی ئەوانەی کە دەستورین لە هەرێمی کوردستان بکەین و بۆ ئەو مەبەستەش ئێمە بەنیازی چین و چمان کردووە هێندێک لە سەرکردە شیعی و سونیەکان داوایان کردو بمان بینن و هێندێکیشیان سەردان لە بینماندا ڕوویداوە بەنیازین کاسمیش ببینین پێشەوەی موازنەی هەموو
ڕێگایەکی دیبلۆماسی و سیاسی و قانونی دەگرینە بەر بۆی بتوانین لە ناو پەرلەماندا ئەو سەدایە دروستکەین ئەو یەکدەنگی دروستکەین کە موازنە بۆ شێوەی ئێستا هەیە تێپەڕێکە تێژ نەپەڕی با فەرمانبەران بەدەر بکرێن لەو بابەت و ململانە سیاسیە جا چۆن تەوتینی ڕاتب دەکەن یعنی چۆن دەتوان بۆ خۆیان ئەو ڕاتبە بگاتە فەرمانبەرانی هەرێمی کوردستان بابەتە ململانەکانی دیکە خوان چۆن سێڕاعی بینی خۆیان چارەسەر قەزێکی دیکەیە من پێمان خۆشە هەموو شتەکان لە چوارچێوەی دەستوردا چارەسەر بکرێن و ئەوەشی کە دەڵێن مەسەلەن هاوپەیمانی هیوا يعني كومالكشي لفيسبوك دبينين كقصي زور بمعنان وهيز بنمايتشيان نيا أولا أناني كهاو بيماني هوا بزاش بكري جيراو ولا أبو عراق ونازم ستو مدبار دكن أوان بيشي إيما دتنا لايشي عكان وبيشي إيما داوي هاو بيمانيان لأوان كردوا وخوشيان هاتون بيروز بايان لإيما كردوا كإيواشتكي باشتان كردوا لبابتي يعني أو برتوازيتان كوتاي بينا وكتير لا يجي ديك قصي بمعنى ده كان توك لا بيروز باين لي دكي ولا لا يجي ديك اتهام دكي با كومال اشتك هيت أصل أساسية من بيم واجب بارتيو يجتي قترا ولا استعدا كانوا ينراتي كرت استا ونايكن بتنيا بلنا العربي كان بيانوتو بلا بيانو تراو لكوبون وكان اما هزي شي ديك هيستا بناي هاو بيماني هواي كردستاني هاو بيماني املي تحالف الامل الكردستاني دبي اما قصي لقال اوانيش بكين والراي اوانيش ور بقرين والراي امش راي خلشي هريمي كردستان هاولاتيان وفرمان براني هريمي كردستان اوي بيمان بكري لما فد السوري كان هريمي كردستان هيس تنازلو هیچ سورێک باش بس بڵین لە ناو پەرلەمانی شەکە لە ناو پەرلەمانە یەکلا دەکرێت و ئێستا بڵێن دەسەڵات لای پەرلەمانە لای حکومەت لۆبیەکی باشتان کردووە لە ناو پەرلەمان بۆ لە ڕاستیدا پشکی هەرێم بۆی کە پشکێرەمیش بەرزی بکرێتەوە زیاتر ئێمە ململانی سیاسیمان هەیە لەگەڵ هەردوو هێزەکانی پارتیۆیچەتی بەڵام هەندێک مەبادی مشترەکیشمان هەیە يعني هەمومان پێمان خۆشە بەڕاستی فەرمانبەران موچیان بۆ بێ لەسەر ئەو خاڵ هەڵبەشانەی کە پێکەوە هەمانە ئامادەینە مەسەلەن هەموو چۆن دەڵ هەڵوێستەکانمان یەکخەین و بتوانین پێکەوە داوا لەلایەنەکان بکەین کە فەرموو ئەو دەستور بە حەکەم بێ لە بینمان فەرموو ئەو محکەمە بە حەکەم بێ لە بینمان فەرموو یعنی ئەوەی کە لە تواناماندا هەبێت بە شێوازی سیاسی دەستوری قانونی ئێمە بتوانین ئەو مافانە بۆ هەرێمی کوردستان وەربگرین و لەسەر ئەوەش یعنی یەک ڕێزیمان پاراستووە و پێکەوەش دانیشتوین و دانیشتنی زیاتریش دەبێت ئێمە گەر ئامادە بین داوا لەگەڵ لایەنێکی شیع و سونی دانیشین بۆ پشکی هەرێم لەگەڵ لایەنی کوردی چۆن دانانیشین بەتەکید هەمومان پێمان خۆشەوە یەک ڕێزیە بپارێزین بە تایبەتی لە مەرحەلەی موازنە خاڵێکی هاوبەشە لە نێوان هەمومان باشە بەس ئەوەی ڕێزی چۆن دەپارێزێت لە کاتێکە فراکسیۆنی دەستەڵا خوڵێن دەستەڵات ئامادە بێنەوە تەسلیم کە ئامادە نەبێت دەست پێش خەریب بکە ئێمە چاکسازی بکە دادپەروەری بکە ئەو بابەتێکی ئەمە لەو مەرحەلەدا چ دەکرێت تقریبا 15 ڕۆژێک ماوە بۆی موازنە تێپەڕێ فەرموون ئێمە داوا دەکەین لە فراکسیۆنانەی کە دەسەڵاتی فعلیان هەیە لە هەرێمی کوردستان داوامان لێکردوون فەرموون ڕەئی حکومەتی هەرێم چییە تا ئێستا لە دەستیان نەبوو معلوماتت کاتێک هاتوون بۆ پیرۆزبایی ئێمە پێمان گوتەوە گفتوگوی بابەتە گوتیان ئێمە بۆ نهاتین چونکە دەبێت پرس بکەین دەبێت بگەڕێینەوە بەڵام لە نەتیجەدا ئێمە گەشتوینە ئەو قەناعەتە و ڕاستیەکە و دەشی بینن حکومەتی هەرێمی کوردستان ناتوانێت مەلەفی نەوت ڕادستی حکومەتی ناوەندی بکە و ناشیکە دەمێنێتەوە سەر ئەوەی ئەقیام دەدات نرخی ئەو پارە داتە حکومەتی ناوەندی ئەوە بابەتێکە پێم وایە ئەو خاڵە بەهێزترەکە ئەوەی کە جێگری سەرۆکی حکومەتی هەرێمی وشوتی ئێمە ئامادەین فەرموو ئەگەر ئامادەن بۆ لە مانجیەکەوە نەتانداوە ئەگەر ئامادەن فەرموو چۆن لە چ شوێنێک کوا ڕێکەوتنەکەتان کوا ئیتفاقتان لەگەڵ چیە کردووە بۆی من پێم وایە چ ئەقیام بێت چ نەوت بێ بە هەموو شێوەیەک ئێمە بەرگری لەو خاڵە دەکەین کە چ جوتیاران چ فەرمانبەرانی هەرێمی کوردستان تێکەڵ بۆ ململانە سیاسە نەبێت. سوپاس دەکەم دکتۆرە سەوارد بۆی ئەگەر لەگەڵ عێراق ڕێک نەکەون کە دوای قەیرانی دارایی لە کوردستان خۆڵتر دەبێتەوە لەگەڵ عێراق ڕێک نەکەون لە ئاسی ناوخۆنە لە مەسەلەی نەوتە نەخاڵی سنووریە نە لە دۆسیەکانی تریش چاکسازی نەکەن. بەڵێ ئەگەر بێت و داهاتی هەرێمی کوردستان بە شێوەیەکی ڕاست بەکار بهێنرێت و لە دەستێکی ئەمینا بێ بە دڵنیاییەوە توانێم موچەی فەرمانبەران بدات و بەسی ڕۆژجارێکیش و زیادەشی هەبێ بەڵام کێشەکەی ئێمە ئەوەیە کە
ئەو داهاتێک کە لە هەرێمی کوردستانە هەیە ڕاستەوخۆ نایەتە ناو خەزێنەی حکوومەتەوە بەڵکو بە وەزارەتی دارایی دەستێکێنەکە لە شوێنی ترە بڵێ ئەوەی پێ دەڵم ڕاستەوخۆ نایەتە خەزێنەی وەزارەتی داراییەوە داهاتەکە بەڵکو بە فلتەری هەردوو حیزبی دەسەڵاتە تێپەڕێ ئەوەی کە لە سلێمانیشە بە فلتەری یەکێتیا تێپەڕێ ئەوەی کە لەو لاشە ئەوەی نەوت و داهاتی غێرنەوتی بە فلتەری پارتیا تێپەڕێ اینجا لەو فلتەرە چەندی گلێنەوە بۆ خۆیان باقیەکەی دێ بۆ ناو خەزێنەی وەزارەتی دارایی حکومەت حیزب پارە ئەدا بە حکومەت يعني حکومت خۆی حزب پارتی وشێتی پارە دەدەن بە وەزارەتی دارایی بەڵێ ئەگەر وانە بێ ئێستا بۆچی ئەوەندە پەستن حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوەندە پەستە بۆی کە دەڵێن مەلەفی نەوت هەمووی تەسلیمی بەغا بکەن چونکە ئەگەر مەلەفی نەوت تەسلیمی بەغا بکرێ ئەو کاتە ئەو بودجەی کە لە بەغاوە دێ ئەو لە سا 12.67 ڕاستەوخۆ دێ بۆ حکوومەت اینجا هەموو تاکێک لە هەرێمی کوردستان ئەزانێ کە مانگانە ئەمەندە دێ بۆ هەرێمی کوردستان یان ساڵانە ببوورە ساڵانە ئەمەندە دێ بۆ هەرێمی کوردستان بەڵام لە ئێستاە هیچ تاکێک نازانێ بە ئەندامانی پەرلەمانیشەوە ئەندامانی لیژنەی سامانە سروشتەکانیش لە پەرلەمانی کوردستان نازانن داهات چەنە تاوکو لێکۆڵینەوەی لەسەر بکەن و یان ئیجراعاتی قانونی لەسەر بکەنە چەنە ئیجراعاتی قانونیش لەگەڵیانە ناکرێوانە زۆر جار محاولە کرا و نەیانتوانیوە بۆیە کێشەکەمان ئەوەیە سەبارەت بە هاوپەیمانی هیوا حەزەکەم تعلیقێک بدەم لەسەر ئەوەی کە زۆر لەسەرمان ئەنووسرێت و ئەمانە حەزەکەم لێرەوە بۆ بینەرانی تەلەڤیزیۆنەکەتان و بۆ هەموو خەڵکی هەرێمی کوردستان دووپاتی بکەمەوە و دڵنیان بکەمەوانێ کە هاوپەیمانی هیوا تەنها و تەنها لەبەر بەرژەوەندی گشتی و لەبەر ڕاستکردنەوەی ئەو عیلاقەیە کە لە نێوان حکوومەتی فیدراڵ و حکوومەتی هەرێمە بەهەڵە هەیە چەند وەختە و مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان دروست بووە سەر بە هیچ لایەنێک و کەسێکی دەرەکی و ناوەکی نییە تەنها و تەنها ئامانجەکەی دروستبوونی ئەمێ ئەم زۆر لەسەر نووسین و ئەم زۆر ناوهێنانەمان ئەگەر دەلالت لە شتێ بکات دەلالت لە بەهێزی هاوپەیمانیەکەکە باشە گرنگەوە شتێکی باشی بۆ فەرمانبەران بکەن لە بە دنیای ئێمە وتمان یەکێ لە هەدەفەکانمان بەرژەوەندی گشتی و ڕاستکردنەوەی عیلاقەکەی خۆی لە نەتیجەی هەڵەی عیلاقەکە و هەڵەی لێکدانەوەی دەستوری جێبەجێ نەکردنی دەستور لەلایەن هەردوو لاوە فەرمانبەران بوونەتە زەحیە باش بەس پێ دوای قێرانەکە سەختتر دەبێتەوە لە کوردستان ئەگەر لەگەڵ عێراق ڕێک نەکەون بەڵێ بەم حاڵەی ئێستاوە بەڵێ بەم حاڵەی ئێستاوە کەوە گوتم بە فلتەری حیزبەوە داهات دێ بۆ وەزارەتی دارایی بەڵێ قوڵترە بێتەوە باش مامۆستا دوای پرسیارم زۆر بە کورتێکە پێیان کشتمان چەندە گرنگە فشار دروست بکرێت لەسەر حکوومەتی هەرێم بۆ لانی کە 250,000 بەرمین تەسلیم بکات فشاری نەزانم سیاسیە شەقامە واللهی فشارەکان بۆ خۆتان دەزانن دەبێت سەرتاسەری بێ و فشارەکان دەبێت هەمە چەشن بێ خۆتان دەزانن ئێستا خەریکە مەکتەبەکان دەکرێنەوە بەڵام بەهۆی نەبوونی موچەوە بەشێک لە قوتابخانەکان ناکرێتەوە کەرتی خوێندن کەوتوتە مەترسیەوە تەندروستی کارەبا هەموو شتەکان ئێستا لە لەرزین و لە ناوچوندایە یعنی بازار بە تاواتی شڵەژاوە تێک چووە خەڵک ئومێدێکی ماوە بەو 12 ڕۆژەی کە حکوومەتی هەرێم جهودێک بکا کە موچەی فەرمانبەران بێ بە تایبەتی ئێمەش هەموو جهودی خۆمان سەرف دەکەین بە ئەکید ئەو بەڵێنێک کە بە خەڵکمانداوە ڕازگۆ دەبین لەگەڵیان هەموو لایەنەکان بتوانین بەیەکەوە ئیشێ بکەین و حکوومەتی هەرێمی کوردستانی لەو سەرکەشەی کە هەیەی بێتە خوار لەو بێمنەتی و لەو غڕوڕەی کە تووشی بووە بەڕاستی خەڵک لەوە زیاتر قبوڵی نییە و ناڕەزایەتیەکانیش سەرتاسەرین لە هێندێک کەسەری خۆشیان ناخواگە بەردەوام ئەکید یعنی گە بۆ شێوە ئێستا بێ حکومڕانی جامنەگە حکومڕانیەک بێ نە ئاو هەبێت نە معاشە بێ نەکارە بە یعنی بە هەموو کەس دەکرێ و جۆرە حکومڕانیە سپاس بۆ مامۆستا سەلیم شوشکەی هەروەها دکتۆرە بەهار محموود سپاسان دەکەم کە لە بەرنامەی لەگەڵ مامون سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس باوکاران خواتان لەگەڵ